يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إيمان داران و خواناسانی زۆر بەڕێز، خوای پەروەردگار ئەسڵی ژیانی مرۆڤی لەسەر زەویدا لە یەکەم ماڵەوە کە باوکە ئادەم و دایە حەوان وا داناوە کە ژیان بریتی بێ لە خۆشی و دڵخۆشی، کار بکە لەسەر زەویدا، پارە پەیداکە، با ماڵی خۆشت هەبێ، خۆش بخۆ، جوان بپۆشە، چێژ ببینە، بەڵام وەلا تەقرەبا هذه الشەجەرە. لە یەکەم ماڵی سەرزەویەوە بۆ کۆتا مرۆڤی سەرزەوی خوا فەرمووی ئەی ئادەم خۆت و خێزانت نزیکی ئەم درەختە قەدەغەکراوە مەبنەوە. درەختی قەدەغەکراو بۆ من و بۆ تۆ کە لە سوورەتی ئەعراف ئاەتی 19دا دەیخوێنینەوە، خۆت بەوە خەریک مەکە ئەو درەختە ناوی چی بوو، بەرهەمەکەی چی بوو، بۆ خوا فەرمووی لێی مەخۆن. بڕۆوە خزمەت قورئانەکەی خۆمان، با لە قورئانە بزانین ئەو درەختەی خوا لە من و لە تۆی ئیمانداری ئومەتی محەممەدی صلی الله عليه وسلم قەدەغە کردووە چییە؟ نزیکی نەبیتەوە. چەند شتێک هەن لە قورئانە تەماشایان کەن لا تەقرەبوو، نزیکیان نەبنەوە. یەکێ لەوانە ولا تقربوا الفواحش ما ظهر منها وما بطن. لسورة الأنعام دا الآيات 152 دا خواهي پروردگار دا فرمي نزيكي فواحش مبنوا. فواحش لقرآن بچوار مانا هاتوا بچوار شتا. يكم زينا، دوام نيربازي ولواتو أو بدروشتيا بيسا، سيميان قسو كرداري بمانا وسوك وچروك، چوارەمیان بریتیە لە چروکی و ڕژدی. چروکی و ڕژدیش بەڕێزان واتێ نەگەی بریتیە لەوەی نانی خۆت پێ نەخورێ، ئەڵەن بەڕاستی فڵان کەس ڕەزیلە، نانی خۆی پێ ناخورێ، دەستی ناچێتە ماڵی خۆی، ئەوە هێشتا گوناهەکەی زۆر بچووکترە. ولا تقربوا الفواحش، نزیکی فاحشە نەبیتەوە، یعنی کاری نامەردانە نەکەی، کاسپی بکە، گەندەڵ مەبە، تێبکۆشە، شەو ڕۆژ بخە سەر یەک، بەڵام ئاگادار بە پارەیەک پەیدا نەکەی کە نامەردی بێت لە ڕووی جەنابتان. فرسەت تەڵەب نەبی لە ژیاندا، نزیکی ئەو کارانە مەبەوە. ئێمە هێشتا لە ساڵ ڕۆژی هیجرەتی پێغەمبەر داین صلی الله عليه وسلم. زۆر بە ئیمانداران بەڕێستان بە ڕۆژون خوا لە هەموو لایەکتانی قبوڵ بفەرمێ ڕۆژی عاشوڕا. لە ڕووداوی هیجرەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم خاڵێکی زۆر بەهێز هەیە، کەمترین خەڵک چاوی دەخاتە سەر. ئەویش ئەوەیە لە کاتی ئەو کۆچە عەزیمەدا کە خواستایشی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئیمامی ئەبوو بەکر تێگڕای ئیماندارانی سەحابە دەکات لەو هیجرەت و فەتحە گەورەدا إلا تنصروه فقد نصره الله إذ أخرجه الذين كفروا ثاني اثنين إذ هما في الغار إذ يقول لصاحبه لا تحزن إن الله معنا. لەگەڵ ئەو هەموو ستایشە گەورەدا سیرەی خۆشەویستمان صلی الله عليه وسلم بخوێنەوە، باسی مەردایەتی و جوانمێری کابرایەک دەکرێت کە بتپەرستە. بتپەرستی زۆر پیسە. کابرایە کە بڕوای بە ئەڵڵا نییە بە تاک و تەنها، بدەپەرستێ، بەردەپەرستێ لە مەکەدا. بڕوای وایە کە محەممەد صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا نییە، بڕوای بە هیچ مقدساتێکم ئیسلامە نییە، بەڵام لەگەڵ پێغەمبەر صلی الله عليه وسلم تا قیامەت ناوی ئەو بتپەرستە دەنووسەیە، بەستایشی دەکرێ، مەردایەتیەکەی باز دەکرێ. پیاوێکە ناوی عەبدوڵڵای کوڕی ئوڕایقیتە. ئەویش کاتێک کە پێغەمبەر صلی الله عليه وسلم پلانی نەخشە سازی ڕێک و پێکی دانا پشت بەخوای گەورە کە بە شێوەیەک لە مەککە دەرچێ، خۆی و هاوڵەکەی سەلامەت بن و دژمن نەتوانێت ڕێگەیان پێ بگرێت. چەند پلانێکی بەهێزی دانا، یەکێک لەوانە ئەوە بوو. فەرمووی ئەبوو بەکر پیاوێکی ئەمینمان دەوێ، فەرمووی کابرایەکەیە موشریکە، بدەپەرستێ، ناوی عەبدوڵڵای کوڕی ئوڕایقیتە، بەڵام پیاوێکە دوو سیفەتی تێدایە. یەکەم لە کوێرکە ڕێگا و قاچاخە ڕێگاکاندا بۆ ڕزگارکردنی کەسێک بە سەلامەتی لە مەککە بۆ مەدینە زۆر شارەزایە.
ڕێگای وا پێدەزانێ باوەڕ ناکەم کەس پێشتر پێیدا ڕۆیشتوێ و تەوەقوعی هەبێ مرۆڤ بەوێدا بڕوە زۆر ڕێزانێکی عەجیبە دووەمیان حتا بڵێ ئەمینە کوردی خۆمان دەڵێ سەری خۆتی پێ بسپێرە کە چوویتە ماڵی لێی مەترسە قەت خیانەتت پێ ناکە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی من لە ئەوە دەگەڕێم با مشریک بێ با خوانە ناز بێ با بڕوای بە من نەبێ کە محەممەد پێغەمبەری خوایە بەڵام ئەو دوو سیفەتە بۆ ئێمە گرنگە ئەچنە ماڵی هیچ کەس لە سەحابەش نازانێ پێغەمبەر صلی الله علیه وسلم چۆتە ماڵی ئەو پیاوە هیچ کەس غەیری ئیمامی ئەبوو بەکر نەبێت تەنانەت ماڵ و منداڵی ئیمامی ئەبوو بەکریش ئەوە نازانن ئەچێتە ماڵەکەی و پێی دەڵێ عەبدوڵڵا ئێمە هاتووین مەککە بەجێ دێڵین ڕوو دەکەینە ئەشکەوتێک قوڕەیش هەمووی بە دووماندا دەگەڕێ من دڵنیام کێو ماڵێکی عەجیب دەست پێ دەکرێ پێغەمبەر صلی الله علیه وسلم کارەکانی هەروە هەوانتە نەبوون نەخشەسازی زۆر وردی بۆ کارەکانی هەبوو دڵنیام خەڵاتی گەورە بۆ کوشتنماندا دەندرێ 3 ڕۆژ دەچمە ئەشکەوتێکەوە لە نزیکی مەککە دوای 3 ڕۆژەکە ئێمە 2 وڵاغی سواری تەسلیم دەکەین وڵاغەکان لای تۆ دەبن ئەم کارە تەنها و تەنها خۆت دەیزانی دوای 3 ڕۆژ وەرە ئەشکەوتەکە من و ئەبوو بەکر هەڵگرە بە ئەمانەتەوە بمانگەیەنە مەدینە بە شوێنێکە کە هیچ کەس تەوەقوعی ئەوە نەکا کەمینی دوژمن لە هەموو شوێنێکدا بندرێ بەس ئەوێ تەوەقوع نەکرێ کە ئێمە بەوێدا دەڕۆین وتی ئەی محەممەد دڵنیا بە سەلامەتی دەتگەێنمە مەدینە بە چەند دەمانگەیەنی مامەڵایە پارەیەکی دیاری کراو بەوەندە پارەیە خۆت و ئەبوو بەکر وڵاخەکانم لادانێن لە 3ەم ڕۆژدا دێمە بەردەمی ئەشکەوتەکە و ڕزگارتان دەکەم ئەم پیاوە دوای ئەوە کە قوڕەیش هەمووی جم و جۆڵی تێدەکەوێت بە هەموو گوندەکاندا بە هەموو شارەکانی دەوری مەککەدا هەموو قەبائیلی عەرەبی بەدەوی کە باوکی بۆ حوشترێک دەکوژێ ئەبا جەهل و دار النەدوە بڕیار دەدەن هەر کەسێ محەممەد و ئەبوو بەکر بە زیندوییان بە مردووی بێنێتە بەردەستمان بیان کوژێ خوێنیان حەڵاڵە بە زیندوێتی بەدیلی بیانگرێ 100 دانە حوشتری سووری عەرەبی دەدەینێ یعنی لە کتوپڕێکە تۆ دەوڵەمەند دەبی ئەبی بە خاوەنی 1000 دەفتەر دۆلار بەس لە کتوپڕێکە هەر کەسێ بیان دۆزێتەوە چونکە 3 ڕۆژە کێو ماڵ دەستی پێکردەوە بە هیچ شوێنێکە نازانین بەناو ناخی زەویدا ڕۆیشتون یان ئاسمان هەڵی لوشیون شوێن پێ هەڵگرت تا بەردەمی ئەشکەوتەکە چۆ سەری لێ تێک چۆ دڵێ نازانم لەوە دوا بەرەو کوێ ڕۆیشتون هەر کەسێ بەس سووسەیەکیان بکاو بەس شوێنەکەیمان پێ بڵێ بەسمانە ئەم پیاوە هەژارە ئەم پیاوە بەدپەرستە عەبدوڵڵای کوڕی ئوڕەیقت کابرایەکی هەژارە پارەیە کە وەری گرتووە پارەی نیو حوشتریش نییە نیو حوشتر بەڵام مەردە بەڵام ئەمانەت پارێزە بەڵام سڕی میهنەی هەیە ئەم خەبەرەی بیستووە زۆر بە ئاسانی دەتوانێت دەستی ئەبا جەهل و قوڕەیش بگرێ وەرن ئەوە لەو ئەشکەوتەیان 2 کەس بەبێ سیلاح ئەوە تەوقیان بکەن و ملیان بگرن و بیانێنە دەرەوە خۆ کەسیش نازانێ منەوەی خباریم کردو هیچ مەترسیجە شەژیانم دروست نابێ هەموو قوڕەیش ئافرینم لێ دەکەن تەنانەت دەتوانم ناوی خۆم ئاشکرانەکەم چونکە غەیری ئەو 2 کەسە ماڵی ئەبوو بەکری سدیق و خزمەکانی پێغەمبەر ئیمامی عەلیش نازانێ من بەو ڕێگایدا دەڕۆم نازانن ئەو حوشترانیان لای منە وڵاخی سواریان لای من دانراوە چونکە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی نابێ غەیری ئەم دوانەمان و تۆ عەبدوڵڵا هیچ کەسێک بەم نهێنیە بزانێ نابێ ئیمامی عەلی پێی بزانێ بۆی نەوەک بکەوێتە دەمی کەسێکی تر ئەگەر ئاشکرایان کە لە یەک کتوپڕا ئەبێت دەوڵەمەندترین کەس 100 دانە حوشتری سووری عەرەبی گەورەترین خەڵاتی ملیۆن دۆلاری ئەم سەردەمەی پێدڵان وەردەگرێ بەڵام نامەردی قبوڵ ناکەم نانی نامەردی ناخۆم بەش 3 ڕۆژەکە تەواو دەبێت دەچێتە بەردەمی ئەشکەوتەکە و بە سەلامەتی بە ڕێگەی قاچاخە دەیانگەیەنێتە مەدینە و خۆحافیزیان لێ دەکەوە بڕە پارەکەمەکەی خۆی وەردەگرێت من و تۆ ئەگەر ساڵ ڕۆژی هیجرەت بەس ئەم دەرسە فێربین بەسە بەس ئەم دەرسە بڕیار بدەین نانی نامەردی نەخۆی هەر کەسێک دڵی خۆتی بۆ کردیەوە دڵی خۆی بۆ جەنابەت کردەوە و نهێنی دڵی خۆی لا تۆدانا هەر کەسێک نهێنیەکانی ژیانی بۆ تۆ باس کرد کەسێک خۆشەویستی لەگەڵ کەسێکە هەبوو دوای ئەوە بووە یەک نەبوون بەردێکی خستە سەر گڵ نەبێ لێی نەبیست بڵێ ڕۆژی عەلاقەی ناشەرعیم لەگەڵ فڵان ئافرەتە هەبوو حەیای دەبم یان بڵێ لەگەڵ فڵان کوڕا پەیوەندێکی ناشەرعی ناشەریفانەم هەبوو ئێستا ژنی هێناوە تەواو ئەو بابەتە ئاوا مەردانە ئەم بابەتەی داپۆشی کەسێک ئەمانەتی ماڵی خۆی لادانای وتی پێویست بە شاهید و نووسراو ناکە هەڵەی کرد بەڵام خوا دەفەرمێت تۆ مەرد بە
283 سوورەتی البقرة خوا دەفەرمێ فإن أمن بعضكم بعضا فليؤدي الذي اؤتمن أمانته کەسێ ماڵی خۆی لادانا کوتی بە قوربانە دم خێزان و منداڵەکەم پێ نەزانن براکان و خوشکەکان و ماڵی باوکم نەزانن ئەم پارەیەم لای تۆیە هێندەش متمانەم بە تۆیە نووسراوە و شاهیدیشم نایە باش شاهیدیش لە بەینانە بێ خوا ئەفەرمێت چونکە متمانەی پێتە مرد بە مرد با کەسیش ئاگای لێ نەبێت لە کاتی خوا بیدەوە خەڵکانێک دەناسم کابرا ئەوە پارەی لای خەڵک بووە وەڵڵای کە مردووە هیچ بە شەرێکی خوا لەم سەرزەوێ ئاگای لێ نەبووە ئەو هەموو دەفتەر دۆلارە لای فڵان کەسی وەکو جەنابتانە دوای مردنی کە سوکاری ئاگادار کردووە ئەو بڕە ئەمانەتەوە ئەوە قازانجەکەیەتی فەرموو بیبەنەوە بۆ خۆتان من ئەمانەت پارێزم نانی نامەردی ناخۆم قەت نزیکی کاری نامەردان مەبەوە هەل لەو مشریکەوە دەرز وەرگرین ئامادە نەبوو 100 حوشتر وەرگرێ لە پێناوی خیانەت لەو کەسێک کە ژیانی خۆی تەسلیم کردووە هەر کەس هاتە ماڵت بە حەیاتی مەیفرۆشە هەر کەس دڵی خۆی کردەوە لەلات ئەم قسەیە ئەگەر هەموو سەرزەوی بدەنێ بۆ بکەن بە زێڕ و دۆلار بڵێ بە حەیاتی لە دەم ناتە دەرەوە متمانەی پێمە چۆن پیاوی مرد کاری نامەردانی لێ دەوەشێتەوە جا بەڕێزان شەیطان چۆن بۆ باوکە ئادەم و دایە حەوا دەهات دەیگوت لێ نزیک ببنەوە دەی لێی بخۆن بە من و بە تۆش چی دەڵێ الشيطان يعدكم الفقر سورة البقرة آية 268 زود بوردي جوال قرآنك بقرن الشيطان يعدكم الفقر شيطان بردوام دترسين بهجاري أزاني هجاري كان قرصة هر همو من لفقيري دترسين خواه لفقيري لا ماندي أو كاتي جيرفانة خاليبو كتشويته وتشت تەکەی ماڵت نانی تێدا نەبوو کە منداڵەکانت ڕوت و ڕەجاڵ بوون کە ژنەکەت داوای دەکرد و هیچن نەبوو خەتەر لەسەر دین و ئیمان و کەسایەتی دروست دەبێت زۆر مەترسیدارە شەیطان لەو ڕێگایەوە لێمان دەدا دایمە دەترسێنێ ئەڵێ هەژاری 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 هاها چی لێ لەبیرتە کە فەقیر بووی کەس خزم و کەس و کاریشن نەبوو ئەگەر فەقیر بووی نەخۆش بووی کەس دەرگال لێ ناکاتەوە دایمە ئیشی شەیطان ئەوەیە جا سەیری وردی قورئان کەن هەموو جار پێتان دەڵێم يعيدكم فعلا ببردوام بلان فاعل بيشكوتوا الشيطان فاعل دبوا يعيدكم الشيطان الفقر بويا لزماني عربي دا بس قرآن وانية الشيطان فاعل بيشكوتوا يعني كارك زور سخت إيمان دار زور سخت جوان جويبو بقرا الشيطان يعيدكم الفقر أم دي رهيج عيبينية بخوا باوشك بكو رحي بلا رولي جان فقيري سامناك آقاد لخوت بي مامۆستایەک پێت بڵێ مامۆستای مزگەوت نابێ بە خەڵک بڵێ گوێ مەدەنێ دنیا هیچ نییە کوڕە نانی ئەمڕۆت هەبوو سبەینە مشکیلە نییە نا ئەبێ بڵێ ئاگات لە فەقیری وێ بەڵام ڕێگەی مەشروع چۆنە شەیطان نایە پێت بڵێ کاکە ئیسراف مەکە تەبذیر مەکە خوا ڕقی لەم دوانەیە زیادەڕەوی لە حەڵاڵیشا خراپە خۆ ئەگە حرام بخۆی ماڵەکەت لە نێرگە لە خانەدا سەرفکەی زۆر مشکیلەترە فەقیر دەبی دوایی شەیطانەوەت پێ ناڵێ بڵێ ئیسراف و تەبذیر و تەرف مەکە شەیطان ناوەت دەست پێوە بگرە و پاشەکەوتێکت با هەبێ وەڵڵی ضرورە ئەگەر ڕۆژی 1000 دیناری تەبعت پاشەکەوتە بێ پاشەکەوت لە ماڵەوە بەرسە بێ داخی لەیەک بۆ منداڵەکانت بۆ خێزانت بۆ خۆت دابنێ شتێکی هەرتیا پاشەکەوت کە بۆ کاتی تنگانە بەخوا خوا ئەمەی پێخۆشە با ئیقتصاد بکەی دەست پێوەگربی پاشەکەوتت هەبێ شەیطان ناوەت تا گەنجی کاکە کار بکە تەمەنت بە فیڕۆ مەدە لە شوێنی خراپە تا گەنجی زیاد کار بکە با لە پیریدا کە ماڵ و منداڵت بۆ دروست بوو محتاجی دەستی خەڵک نەبی شەیطان ناڵێت تا بەهاری بازاڕی گەرمە کاسبی چاک بکە هەموو ڕۆژە پارە نایەتە بازاڕەوە مەشروعی کەسابەتەکانت با فەرعەکانت زۆر بن بە حەڵاڵی ئەمەت پێ ناڵێ پێ ناڵێ لە 90 شوێنی قورئانە خوا زەمانی ڕزقی کردووە بەس تۆ هەڵس و کەوت بکە بەس وەکو ڕێوی خەوت و وا مەبە وەکو شێر پەلەماری بازار بدا لە 90 شوێنی قورئانە خوا دڵنیامان دەکاتەوە تۆ بێ ڕزق و ڕۆزی ناهێڵێتەوە ئەمانەت پێ ناڵێ ئەی لەکوێوە بۆ دێ سەیری تەواوی ئاەتەکە بکەن الشەیطان یعیدکم الفەقر عیبی نییە مشکیلەکە لە بنیوەی دووەمی ئاەتەکەدایە وەیەئموڕکم بالفەحشا شەیطان پێتان دەڵێ کاکە فرسەت تەڵەب بە هەموو ڕۆژێ ئەم پارەمۆڵە نایەتە بەردەستەوە کوڕە لە دەست خۆتی نەدەی کوردی خۆمان دەڵێ لێدە بە ئارەزووی خۆت ئەم فرسەتە لە دەست نەدەی حەقت چێ بەسەر حەڵاڵ و حرامەوە ئەها ئالەوێەوە دەیخاتە گوێتەوە ئەڵێ ئەم فرسەتە لە بەردەستایە کوڕە لە دەستت چێ ئەم پارەمۆڵە جارشکە نایەتەوە بەردەستت لێدە بە ئارەزووی خۆت کوڕە دوایی تەوبەیەکی بۆ بکە حەج و عومرەیەکی بۆ بکە و پا دەبێەوە ڕێگاکەشت بۆ دەچێشێ بەڵام ڕێگەی نامەردانە وەیەئموڕکم بالفەحشا پێت دەڵێ لە نامەردی مەگەڕێەوە
پێت ئەڵێ گرنگ ئەوەیە خانووەکەی تۆ چەند قاد بێ جا گرنگەوە بوو بەهۆی تۆوە خوا دەکرد خەڵک ماڵەکەی بەسەرا دەڕووخە تۆ پرۆژە دروستکە دوایی خوا دەکرد کابراتیا شوقەکە بەسەریا دەڕووخە ماڵەکە ئاو دەهاتە ناویەوە گرنگ ئەوەیە تۆ پێ بگەی حەقت چێ بەسەرەوە گرنگ ئەوەیە خۆت و ماڵ و منداڵ زەردەخەنەتان لەسەر لێو بێ و گەشتی وڵاتان بکەن و بگەڕێن یا ڕەبی خەڵک هەر هەمووی دەگریا و تووشی تەعزیە دەبوو گرنگ ئەوەیە تۆ پارەت دەستکەوێ خۆیان کرد هەموو خەڵک بەهۆی تۆ نەخۆش دەبوو گوێمە دەیە چاولێ ئەمڕۆ وریان نەبین من تۆ یەک بە یەکمان شەیطان لەو ڕێگایەوە لێمان دەدا تووشی نامەردیمان دەکا ئەوە بەرتیل بخۆ کاکە بەرتیل بۆچی حرامە ئەوە ڕیشوان نییە نانەوە هەدیەیە ئەوە شیری نییە ئەمڕۆ تۆ مۆزەفی واللهی بەیانی بەم معاشەکەمە ناژی و ناوی بە خاوەن خان و سارەی بەرز و منداڵەکان بەچی ژنیان بۆ دێنی ئەو ئیمزایە بە تۆ نەبێ ناکرێ خۆی حکومەتەکەش ئەوەندە گەندەڵە ئەوەی سەرێ لە تۆ خراپترە چونکە بۆ خۆی دزە ناتوانێت بە تۆ بڵێ دزیت کردووە چونکە خۆی بەرتیل خۆرە ئەو شیرینی نەوت دەخوا بە تۆ ناوێرە بڵێ شیرینی مۆزەفی خەڵکی کەمە خۆ هەر ناوێرە بڵێ پشتی چاوت برێت چونکە دز بە دز ناوێرێ هەمومان گەندەڵین دەڵێت تێکەڵاو بووە کوڕە خاکۆم دایرە بە تۆ چاک دەبێ کابرا دای ئیمزاکەی بۆ مەکە حتا شتێکت بۆ دێنێ بەڵام پێغەمبەر صلی الله عليه وسلم لە بوخاری و مسلم فەرمووی فهلا جلس في بيت أبيه وأمه فينظر أيهدي له أم لا با هەر مۆزەفێک لە ماڵی خۆیان بیر بکاتەوە ئەگەر من لەسەر ئەم مێز و کورسی و مۆرە نەبم لە ماڵی باوکم یان دایکم دانیشم و پۆستەکەم لێ وەربگیرێتەوە کەس هەدیەم بۆ دێنێ کورە نەبەخوا مەرحەبایی ناکە ئەوە ئیشی پێتە کە دیاریت بۆ دێنێ ئەوە بەرتیلە ئەوە حرامە نزیکی نەبیتەوە سەمعی خۆت پارێزە کاری نامەردانە مەکە نامەرد ئەوەیە بەرتیل دەخوا دووەمیان نووسنگەی ئۆتۆمبیلە نووسنگەی عقاراتە بەداخەوە ڕێزم هەیە بۆ باشەکانی کابرا دەڵێ فرسەتە خانوویەکی پێ بفرۆشە کاکە عەرەبە خۆ دوژمنی نەتەوەکەمە کاکە کابرایەکی فارس و تورک و ئێرانی و تورکی و نازام چییە و لە جنوبەوە هاتووە ئاگای داری بازار نییە کوردێکی مسڵمانی خۆمانە دووجار سوێندی بۆ خۆی بە قورئان بڕوات پێ دەکەوە ئەزانە کەس بە درۆ سوێند ناخوا خۆش باوەڕە پارەی پێیە و بەسەریا ساخکەوە چ نامەردیەکە کە ئەو بتمانەی بە تۆیە هاتوۆتە نووسنگەکە چۆن دەتوانی دەستی ببڕی چۆن ویژدانت قبوڵ دەکا تەماشاکە بەڕێزان فیتەرێکە و ساقەکە هیچ نازانێت دوو جاری ئەم لاولا پێ دەکا و کۆڵە پارە لێ دەستێنێ ناڵە بەس بە حەقەکەی خۆمی لێ وەرگرم تەنها خەلە لە بچووکەکە ئەوەندەیە و بەڕازگۆیی پێی بڵێم سەرپەرشتی بینا دەکا و شەریکە لەگەڵ چیمەنتۆ و کاشی و هەر هەموویدا لە هەمویان دەخوا زیادە مەسرەفی دەکا و ماڵی کابرای خاوەن خانوو کە دەیەوێت کلیلەکەی بە ئەمانەتەوە تەسلیم کەی خیانەتی لێ دەکا کابرا دەواجنی هەیە مریشک دەفرۆشێ مریشک بەرهەم دێنێ گاوداری هەیە و بەرهەمی ئاژەڵی بەرهەم دێنێ هەنگوین فرۆشە هەنگەوانە ماست و دۆ پەنیر پێشکەش بە خەڵک دەکا هەر هەمویان بەداخەوە غەش دەکەن غەشی وا هەیە بڕۆ لەو ڤێتەرنەریە بپرسە ڕۆژی چەند سەد حەیوان لەم شارانەی کوردستان فڕێ دەدرێ هەمووی جەرگ و سیەکەی ڕزیوە هەموو لەشی کرمە ئەوەندەی علەفی پیس دەرخوادراوە کابرا ئەڵە گرنگەوەی دوو جارم بۆ ڕێکەوەی لە بساڵەکەیە خۆیان کرد هەر هەموو خەڵک تۆشی سەری و سەرەتان دەبوو کورە یەک تۆز مانگایەکی هەیە دەیەوێت بە قەدەر دەڕەشە وڵات دە مانگا ئیسفادی لێ بکە شیری ئەکسپایرد دێنێت تێکەڵاوی دەکا هەرچی تۆ دەیخۆی لەو بازاڕێ هەنگوین فرۆشە و تێزاوی تێدەکا پەنا بەخوا چاو لێ تۆ پارەکەت لێ وەردەگرێت قەناعەتی نییە بە بەشەکەی خۆی خوا دەفەرمێت لەوەدا ئازاد بە بەس وەلا تەقرەبە هذه الشەجەرە کوڕە نزیکی ئەم نامەردیان ببەوە شەیتان دەڵێ نانا هەموو ڕۆژێ فرسەتە ئێخۆ خەڵکیش هەر وایە بازاڕ بە تۆ چاک دەبێ بە تەنها گوڵێک بەهار نایە تۆش وەکو ئەو خەڵکە دڕک بە بچۆ بە دەست و چاوی خەڵکە بەڕێزان شەیتان بۆت دەڕازێنێتەوە پزیشکە ئای پیشەی پزیشکی چەند گەورە و بەڕێزە ئەڵێ لەگەڵ یا شەریک بە دکتۆرە بەڕێزەکان ولا تقربە هذه الشەجەرە ئێوە گیانی مرۆڤتان بەدەستە ئاخر هیچ کەس لە نەخۆش داماوتر نییە هیچ کەس وەڵڵاهی ئەو دنیای لێ تاریکە لەبەر ئازار بڕوای بە هەموو قسەکانی تۆ هەیە قەت دکتۆری بەڕێز قەناعەتت هەبێ بەو عیادەی خۆت بەو مەعاشەی خۆت لەگەڵ سەیدەلیدا شەریک مەبە چونکە کە لەگەڵ یا شەریک بووی دڵت بۆی دەچێ ئەڵێ بۆ فڵان سەیدەلیە بڕۆ دەرمانێک پارچەیەکە دەوێت پێنجی بۆ نووسیوی توخوا لە ماڵی بەڕێستانە چەند جار عەلاقە دەرمانت فڕێداوە چەند جار عەلاقە دەرمانتان فڕێداوە لە ساڵە هیچ پێویست نەبووە وەڵی دوو حەبت دەویست ئەو پانزەی بۆ نووسیوی دەشزانێت کە ناتەوێت لەگەڵ سۆنەرە شەریک مەبە ناشتەوێت لە سۆنەرەکە دووبارەکەوە ئەشیعەکە شەریکە لەگەڵیا لەگەڵ مختەبەرەکە شەریکە دنیایەک فەحست پێ دەکا لەگەڵ یا شەریک مەبە کە لەگەڵ یا شەریک بووی نزیکی حرام و نامەردی دەبێەوە
بۆ کاکی دکتۆر وا دەکەی کاکە ئێستاکەنە هەر دکتۆرێک دەبینی بینای خۆم هەیە هەموو تەلاری دکتۆر فڵان و فڵانە جاران لە زمانی قەدیما من و باب و باپیری تۆش بە بیرمان دێ بە 50 دکتۆر بینایەکیان نەبوو ئێستا هەر کتوپڕ وەکو قارچکی بە هەر هەڵدەتۆقێ هەمووی لەسەر گیرفانی ئەو فەقیر و هەژارەیە بەداخەوە بەڵام وەڵڵاهی خێری لێ نابینی وەڵڵاهی هەر کەسێک زەردەخەنەی خۆی لەسەر گریانی خەڵک بێ ماڵەکەی بەرز کاتەوە لەسەر ڕووخاندنی ماڵی خەڵک بەڕە لە ژێر پێی خەڵک دەرێنێ وەڵڵاهی خوا بەڕە لە ژێر پێت دەردێنێ بەسەرهاتێک عەرزی جەنابتان دەکەم بۆ ئەوەی کەوا بە چاوی خۆمان کە من و تۆش بینیومانە بەڵام ئەمانە لە کتێبا تۆمار کراون ئەمە زانایانی پایەبەرز دکتۆر محەممەد ڕاتب نابلوسی کتێبێکی زۆر عەجیبی هەیە موسوعة ئەسماء الله الحسنى بە چەندین مجلدات هەیە ئەوەی کە لای منە چواربەرگەکەیەتی لە بەرگی سێدا لە لاپەڕەی 97دا لە ناوی پیرۆزی ئەلجەبار وا نەزانی ئەم زەویە هەروە خوا بەبێ خاوەن بەڕەڵای کردووە ئەلجەبار پشتت دەشکێنێ لە ئاسمانەوە باسی کابرایەکمان بۆ دەکا ئەڵێ ئەو سەردەمە دکتۆر دیارە منداڵ بووە باوکو ئەوانەی بۆیان گێڕاوەتەوە هەموو خەڵکی شاهیدیش بوون ئەڵێ دکتۆرێک هەبوو لە وڵاتی شامدا لە شاری دیمەشقی پایتەختی سووریای ئێستادا تەنها دکتۆری شارەزای بواری ئافرەتان بوو بۆیە ئەو کاتە بەداخەوە بە ناوی دینەوە هەندێک خەڵک دەیانگوت با کچ نەخوێنێ نەچێتە کولیە ئافرەتیان نەدەنارد مسلمانەکان بەداخەوە کابرا بوو بە دکتۆری ژنان و منداڵ بوون بۆیە خەڵکی محتاج نەخۆش لە لادیەکان لە گوندە دوورەکان لە ناو شاردا ئەچوون بۆ لای خێزانم یەک جار هیلاکە و منداڵەکەی بە مامانی کوردی عەشایری لێ نابێتەوە ئەیگوتی یەک لیرەی زێڕم نەدەیتێ وەنمونت دە وەرەقەی ئێستای کردووە دە وەرەقەم بۆ پەیدا نەکەی عەرەبانەیەکیشم بۆ بگری باس و عەرەبانەوە بێم بۆ ماڵەکە لەو سەریش بمهێنێەوە ئەینا ژنەکەت بمرێ لەگەڵتان نایەم دایکت بمرێ لەگەڵتان نایەم ئەوەندە بە بێویژدانی دەویست لە کتوپڕێکا بێتە کوڕێکی گەورە و باڵەخانەیەکی لە مێشکی خۆیان بنیاد نابوو زەویەکەی هەبوو لە ڕاقیترین شوێنی شاری دیمەشقا ئەڵێ دکتۆرە سوێن دەخوا دەڵێ بۆ خۆم بیستم لە کەسێک وتی وەڵڵاهی خێزانم ئاوا بەژانی منداڵبوونەوە بوو خەریک بوو دوا نەفەسی بوو چوون بۆ لای وتی حتا لیرە زێڕەکە نەیەنی لەگەڵتان نایەم وەڵڵاهی ڕاخەری ژێر منداڵەکانم فرۆشت خێرادان بە دراوسەیەک و پێم فرۆشت پارەکەم بۆ پەیدا کرد و بۆم برد ڕاخەری ژێر منداڵەکانی پێدەرێنام بینایەکی دروست کرد دکتۆر نابلوسی دەڵێ وەهوە من ئەندەری الئەبنیەتی قەت کەس بینای وا جوانی لەو سەردەمەدا نەبینی بوو هەمووی بە خوێنی ئەو فەقیر و هەژارە نەخۆشە چونکە دەیزانی کەسی تر نییە هەر ئەبێ ڕوو لەوکەی ئیلا پارەی خۆی دەویست جوانترین بینای دروست کرد ئەو شەوەی کە چووە ناویەوە یەکەم شەو جەڵدەی دەماغ لێیدا تۆشی شەلەل بوو سبحان الله یەک شەو ئیسراحەتی تێدا نەکرد ژنەکەی کابینەیەکی لە سەربان بۆ دانا ژوورێک بە لەوح بۆیان دروست کرد و خزمەتکارێکی بۆ گرت پارەی زۆری کۆ کردبەوە لەسەر خوێنی خەڵک ژنەکەی ئامادە نەبوو یەک شەو خزمەتی بکە بە زمانێکی لاڵەوە بە خزمەتکارەکە دەیگوت کوا خێزانم وتی ئامادە نییە بتبینێ هاواری دەکرد دەلاڵایەوە خێزانی وتی ئەمە ژیانمان لێ تاڵ دەکا مناڵەکان باوکتان بەرن کەلاوەیەکی بۆ بگرن لە دەرەوەی شار و خزمەتکارێکی بۆ بگرن 18 ساڵ بە زەلیلی ژیا 18 ساڵ نە ژن نە منداڵ نە خزم و کەسوکارێک سەری لێ نەدا تا بە زەلیلی و بێکەسی لەو کەلاوەیەدا مرد قەت ئامادە نەبا قەت ئامادە مەبە نانی نامردی وەرگری چونکە دڵنیا بە خێری لێ نابینی جا ئەمە بۆ هەموو پیشەکان ڕاستە نەک هەر بۆ دکتۆرێک بۆ هەموو پیشەکان ئەوەی قۆڵی خەڵک ببڕێ خێر لەو ماڵە نابینێ ئەوەی ژێر بەڕەل هەڵتەکێنێ لە ژێر ماڵی خەڵکا و خەڵک ماڵوێران کە وەڵڵاهی دڵنیات دەکەم سوود لەو ماڵە نابینی داواکارم لە خوای پەروەردگار یا ڕەبی خوای پەروەردگار لە کاری نامەردانە بمان پارێزی یا ڕەبی خوا لە کاری نامەردانە بمان پارێزی لەشمان ساخکەی دڵمان خۆشکەی کاسبی حەڵاڵمان بەنسیبکەی ڕزق و ڕۆزیمان فراوانکەی یا ڕەبی خوا نەبی نەمای ئازاردانی هیچ مرۆڤێک سەروەت و سامانمان لەسەر فرمێسک ڕشتنی چاوی خەڵک نەبێ چاکەکاران لە کۆمەڵگادا یا ڕەبی خوای گەورە زیادکەی خراپەکارانمان هیدایەت بدەی و بەم وتارانە خەڵکی بە ئاگا بێنەوە سوود بە خۆم و بە ئیمانداران بگەێنێ یا ڕەبی خوای ڕەحم بە حاڵی نەخۆشەکانمان بکەی یا ڕەبی خوای ئەوانەی لە نەخۆشخانەکاندان وەزعیان خراپە ئازاریان زۆرە لە ماڵەکاندان یا ڕەبی خوای ڕەحم بە هەموو نەخۆشەکانمان بکەی ڕەحم بە حاڵی هەموو لایەکمان بکەی آمین آمین والحمد لله رب العالمين يا أيها الذين آمنوا إذا نودي
نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون